بەخشین یەکێکە لە ئاکارەکانی موسڵمانان و بە ئایەتی قورئانی پیرۆز و فەرموودەی پێغەمبەری ئیسلام جەختی لەسەر کراوەتەوە. ئەندامێکی لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستانیش ڕای دەگەیەنێت لە قورئانی پیرۆزدا بەخشین بە شێوەی ئەمر هاتووە، پێویستە لە سەر موسڵمانان ببەخشن بە تایبەت لە کاتی ناخۆش و سەختدا. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەئەنفیقوا، یعنی بە ئەمر داوا لە مسلمانان ئەکا، ئەفەرمێ لەو ماڵ و سامانەی کە خوای گەورە بەخشیویەتی بە ئێوە، داویەتی بە ئێوە ببەخشن، ماڵی خۆتان سەر بکەن بیدەن بە هەژاران. هەروەها لە ئاەتێکی ترا خوای گەورە ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى، داوای لە مسلمانان کردووە بەگشتی کە هەمیشە هاوکاری یەکتر، هەمیشە پشتیوانی یەکتر بن، هەمیشە بەدەم یەکترەوە بن لە کارە چاکەکانە و بە تایبەتی لە کاتی ناڕەحەتی و ناخۆشیە. ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هەردۆخێک جێگرەوەی داناوە. سەرۆکی لقی سلێمانی لیژنەی فتواش ئاماژە بۆ دەکات لەم دۆخە نەخوازراوەی ئێستا کە فەریزەی حەج ئەنجام نادرێ، بەدیلی حەج بەخشینە بە هەژاران. ئێمە بەدیلی حەجمان هەیە، چونکە ئیسلامی پیرۆز شریعەتێکی چەقبەستووی دەقبەستوو نییە، بڵێ وڵات تەنها لە یەک جۆر ڕیتم ئیتر ناگۆڕێ، بەڵکو لەگەڵ واقعە مامەڵە دەکا. ئەگەر تۆ نەتوانی نوێژ بە پێوە بکەی دەتوانی دابنیشی، گەر بە دانیشتان نەتوانی دەتوانی پاڵکەوی، واتە بۆ هەموو شتێ بەدیلی دەناوە. لەم کاتەژەگە حەجمان نەبوو بەدیلی حەجمان هەیە. بەدیلی حەج بریتە لەوەی کە بەدەم هەژارەکانمانەوە بین، بەدەم خەڵکی فەقیرەوە بین، ئەو کەسێک کە دەزانین نەدارە لەم حاڵەتێک کە ئێستا ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان لە وڵاتی عێراق زیادەکە. ئێمەی ئەوانەی کە توانیان هەیە، کەوانەی مەسەن توانای مادیان هەیە، ئەوەی کە مەسەن دەنگی دەڕوا، ئەوەی قسە ئێڕوا، هەر کەسێ بە گوێرەی خۆی توانێ بەشێک لەو نەهامەتیانە سە خەڵک کەم کاتەوە، ئەوەش بەڕاستی بەدیلی حەجەکەیەتی. لە مانگی ذیلحیجەی هەموو ساڵێک موسڵمانان لە سەرتاسەری جیهان بە مەبەستی ئەنجام گەیاندنی فەریزەی حەج ڕوو لە وڵاتی سعودیا دەکەن، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم فەریزەیە ئەنجام نادرێت. ئەندامانی لیژنەی فتواش ڕایانگەیان ئێستا حەج لە بەردەم دەرگای ماڵەکانە و بەخشینی ماڵ و سامان بە هەژاران بەدیلی حەجە لەم دۆخەدا. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.